بینرانی بەڕێزم کاتەوە و کاتێکی ژیانتان شاد و کامەرانی بێت. ئەوەی بەدی دەکرێت لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستاندا ئەوەیە کە جۆرێک لە سستی لە ئەدای پەرلەماندا هەیە. ئەمە وتەی بەشێک لە چاودێرانی ڕۆژی سیاسی هەرێمی کوردستانە. ئایا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە ڕووی ئەداوە جیاوازی چییە لەگە خولی سێم و خولی دووەم و خولەکانی تری پەرلەمانی کوردستان؟ تا چەند ڕاستەکە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان جۆرێک لە سستی لە ئەداکەیدا بەدی دەکرێت و خەریکە جۆرێک لە ململانی سیاسی لە نێو پەرلەمانی کوردستاندا سەر هەڵدەداتەوە. ئەگەر پەرلەمانی کوردستان لە خولی چوارەمیدا سستی بە ئەدایەوە دیارە هۆکارەکەی نەبوونی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیە لەناو پەرلەماندا، یاخود سەرهەڵدانەوەی سەر لە نوێ، یاخود با بڵین بوونی چەند ئاماژەیەکی دەرکەوتنی ململانی سیاسیە جارێکی تر لە هەرێمی کوردستاندا. لە ماوەی کاتژمێری داهاتوودا بە میوانداری هەردوو پەرلەمانتار زانا عەبدوڕەحمان ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە لە شاری سلێمانی و هەروەها فەرحان جەوهەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە بە سوپاسەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە قسە لەسەر ئەدای پەرلەمانی کوردستان خولی چوارەمی پەرلەمانی کوردستانەکەین. کاک زانا بەخێر بێیت بۆ ستۆدیۆ ناژی. کاک فەرحان جەنابیشت بەخێر بێیت. سپاس بۆ کاک زانا، خولی چوارەمی پەرلەمانی کوردستان سستی بە ئەدایەوە دیارە؟ ڕاستێکی لەوانەیە زۆر زوو بێ ئێمە تەقیمی ئەم خولی پەرلەمانی کوردستان بکەن. خۆتان نزانن ئەم خولە جیاواز لە خولەکانی تر هەر لە سەرەتاوە بخۆی کۆمەڵی کێشە و گرفتی هەبوو. لەبەرەوەی ئەمجارە نێتەکە وا بوو کە حکوومەتی یەک ڕێزی و تەوافقی نیشتیمانی دروست بکرێت کە من پێم وایە لە دانوستانەکانی ئەو کاتە بۆ دروستکردنی حکوومەت گەورەترین زیان بەر پەرلەمان و هەیبەتی پەرلەمان کەوت کە خۆتان نزانن پەرلەمان سوێندی خوارد و مایەوە بەبێ سەرۆکایەتی چاوەڕێ بوون لە دانوستانەکان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە نێو دانوستانەکانی لایەنە سیاسەکان یەکلایی بێتەوە. ئەو بوو دوای یەکلایەبوونەکەشی بە شێوەیەکی تەندروست نەبوو. ئەو کات ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی ڕەخنەمان لێ هەبوو نەگەشتمونە تەوافقی تەواو. ئەو بوو هەرچۆن بوو دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرە. یعنی ئەم خولە هێشتا تەمەنێکی زۆر کورتی هەیە و تووشی کۆمەڵی قەیرانی گەورەی ئابووری و سیاسی و سەربازی ئەمنی بووە. لەوانەیە بۆ من و کۆندانی پەرلەمان تەقیمی خولی پەرلەمان بکەم گونجاو نەبێ وا بێ ئەوانی کە لە دەرەوە ئەیبینن بە تایبەتی تەقیمی ئەم سێمانگەی پەرلەمان چۆن هەڵسوکەوتی کردووە. ڕاستێکی لەبەرەوەی لە هەڵبژاردن هەموو لایەنە سیاسەکان پەیمان و بەڵینی زۆریان داوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵکی شاوەڕانێکی زۆری هەبوو. ئەو سستیەش کە باس ئەکرێت هەڵبەت لەسەر ئەو بەڵێن و وعدانەیە کە فراکسیۆنە جیاجەکان ڕاستەکەی پەرلەمان لە ئاستی ئەو بەڵێنانە نییە. ئەوە بەڕاستیە بەڵێنەکان ئەو بەڵێنانی بە کۆمەڵانی خەڵکی کوردستان دراوە لە مودەی سێ مانگا جێبەجێ ناکرێت. ئێمە سێ ساڵ ئەو ساڵێکی ڕۆیشتووە وەکو باسم کرد نزیکەی 9 مانگ زیاتری ئێمە لە بۆشایی یاما بووینەوانێ. ئەوەی کە ماوە زۆر گرنگە پەرلەمان و ئەندامانی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان بڕیار بدەن لەو سێ ساڵە ئێمە ئەتوانین ئەو بەڵێنانەی کە کیانە سیاسەکانی ئێمە داویانەوە ئێمە وەکو نوێنەری خەڵک کە دوجار ئێمە لە هەڵبژاردنێکە هەمومان پەیمان و بەڵێنمانداوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئایا ئەتوانین لە نێوم پەرلەمانە خواستی کۆمەڵانی خەڵکی کوردستان جێگە بکەینەوە بە یاسا ڕێکی بخەین. پێم وایە هێشتا زووە بەڵام سەرەتاکەمان سەرەتایەکی باش نەبوو کە ئومێد قسەش لەسەرەوەکەین قسەش لەسەر بەدیێنانی وعدەکانەکەین. کاک فەرحان، مانەوەی پەرلەمانی کوردستان سوێند خواردنی و پاشان هێشتنەوەی دانیشتنی یەکەمی بەکراوەیی پێشەوەی کە دەستی سەرۆکایەتی هەڵبژێرێت، ئەمە با بڵێن کاریگەری لەسەر هەیبەتی پەرلەمان هەبوو؟ بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە میوانەکەشت بێ کاک زانا. بەتەکید کاریگەری هەبوو لەسەر هەیبەتی پەرلەمان و لەبەر ئەوەی ماوەیەکی زۆر وەکو کاک زاناش باسی کرد ئەو بۆشاییە دروست بوو. ئێمە سوێندی یاسایمان خوارد پەرلەمان نەیتوانی کۆبێتەوە بەهۆی نەبوونی سەرۆکایەتی بەهۆی نەبوونی تەوافقی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکاندا. ئەمە کاریگەری خۆی کردوای کرد ماوەیەکی زۆر بڕواتن بەبێ ئەوەی ئێمە هیچ بە هیچ بکەین. لەو سێ مانگەی دوایشا کە ئێمە بۆ ماوەی سێ مانگە پەرلەمان دەست بەکار بووە تەسەوەرەکە ماوەیەکی قیاسیە لەبەرەوەی 100 ڕۆژ تێپەڕیوە بۆ هەموو کارێکی پەرلەمانی حکومی هەر بکرێتە دەکرێت 100 ڕۆژ کیفایەتە بۆ ئەوەی مرۆڤ تەقیمێکی بکات یان هەڵسەنگاندنێکی سەرەتایی بکەن. ئەو 100 ڕۆژەی ڕابردووە لە کاروباری پەرلەمان پێم وابوو کە پەرلەمان لەو ماوەیەدا سەرکەوتوو بووە و ڕاستە
لە ئاستی چاوەڕوانەکانی خەڵک نییە بەڵام ئەویش لەبەر ئەو بارودۆخی کە لە کوردستان خوڵقاوە بە شەڕی ئابووریوە بە شەڕی گەرمی خۆتەوە ئەزان ئەوە هەفت مانگێک کە شەڕی ئابووری گەورە لە کوردستان هەیە کوردستان بەبێ بودجەیە بەبێ موچەیە ینی ئیدی ناتوانراوە یاساکانیش ئەو یاسانەی کە دەرەکرێت لە بەرژەوەندی خەڵکا پێویستیان بە ئەوە هەیە پارە لە بەردەست بێتن پێویستی بە میزانیە هەیە ئەمانە هەموو لەبەرەوە نەتوانراوە بکرێتن بەهۆی ئەو بارودۆخایی کە لە خارجی ئێرادەی پەرلەمان و خارجی ئێرادەی حکومڕانی کوردستانە هاتووتە ئاراوە باشە کاک فەرحان با ئەگەر ئێمە واز لە بارودۆخە ئابووریەکە بێنین باواز لە بارودۆخە ئابووریەکە بێنین کە کێشێکی ئابووری لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە هەیە پەرلەمانی کوردستان تا چەند توانیوێتی لە ماوەی 100 ڕۆژە ڕابردوودا سەرکەوتوو بێت لەوەی کە دەستگایەکی چاودێری بێ بەسەر حکوومەتەوە بەڵێ من پێم وایە توانیوێتی تا ڕادەیەکی زۆر دەستگایەکی کاریگەربی بۆ چاودێریکردن یان بۆ نوێنەراتیکردن بۆ باشە گرنگترین دەرەنجامێک کە پەرلەمان لە ئەنجامی چاودێریکردنی حکوومەتەوە پێی گەیشتوێت چی بووە لە ماوەی 100 ڕۆژەیە دەرەنجامەکانی چاودێریکردن ئەوەیە تاکو ئێستا خوتە نەزانن حکومەت ئەو ماوەیە کە تەشکیل بووە وەزیرەکانیش ئەو فترەیە کە لەبەردەستیان بە بەهۆی نەبوونی میزانیە و جێبەجێنەکردنی پرۆژە و وەستانی پرۆژەکان بێکجاری لە کوردستاندا تۆ چاودێری چی ئەەکەی لەبەر ئەوەی باشە بەڵام پرۆژە استراتیژیەکان وەستاوە ئەو پرۆژانی کە پێوەستە بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە نەوەستاوە هەموو زۆربەی زۆری هەرە پرۆژەکان وەستاون بەهۆی نەبوونی بودجەیان ئەوە تا ماوەیان درایتێ یان ئەوە تا وەستاون یان ئەگەر کەسێک توانای هەبوو بێتن بۆ خۆی درێژە بە پرۆژەکە بدا ئەگەرنا پرۆژەکان وەستاون بۆیە تۆ پرۆژە نەبیتن کار و چاڵاکی نەبیتن بەو شێوەیە ئەوەی هەیە تا ئێستا حکومەت توانویەتی بودجەی موچەی خەڵک دابین بکاتن تەنها گرفت ئەوە بووە کە بەس موچە ڕانەوەستی و بتوانین موچەی خەڵکی هاوڵاتیانی کوردستان یان فەرمانبەرانی کوردستان بدرێتن و ئیدارەی شەڕەکە بکرێتن ئیدارەی دام و دەستگاکانی حکوومەت بکرێتن لەوە زیاتر نەبووە بۆیە ئەوەی هەیە پێویست بە چاودێری بکە چاودێری کراوە و قسەشی لێکراوە لەسەر هەموو ئەو قەیرانانەشدا یان بە کۆبوونەوە کراوە یان بەیاننامە دەرکراوە یان بە دوواداچوون کراوە لژنەکان ڕاست پێدراون لژنە معنیەکان ڕاست پێدراون راپۆرتیان هینایتەوە لەسەر بارودۆخی گیان لەسەر قەیرانی دارایی لەسەر هەموو ئەمانە پەرلەمان قسەی خۆی هەبووە و قسەش کراوە زۆر سواس کاک فەرحان ئەگەڕێمەوە لای جەنابەت پەرلەمان جێی ململانەی سیاسیە بەڵێ ئەگەڕێمەوە لای جەنابەت زۆر سواس دەکەم لەگەڵمان بمێنەرەوە کاک زانا پەرلەمان چاودێرێکی سەرکەوتوو بۆ لە ماوەی 100 ڕۆژ ڕابردووە ڕاستەکەی حکوومەت هیچی وانە دامەزراوە من باوەڕم وایە لەبەری حکوومەتی جارێکی تر لە دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمانیش حکوومەتی شەر لە تەوافق ئەم جارە لەبەرەوەی وتم ململانەی سیاسی و بەدەستهێنانی تەوافق و بەژاریکردنی لایەنەکان وای کرد ڕاستیەکەی حکوومەتی زۆر تەخیر بوو ئێمە کە حکوومەت تەشکیل بوو تووشی قەیرانێکی گەورەی سەربازی و ئەمنیش بووین ینی پێشتر ڕاستە قەیرانێکی دارایی هەبوو لەبەرەوە ڕاستیەکەی هەوڵەکانی ئێمە هەوڵی ئەگەر بڵێم زۆر چڕوەیمە تاو چادێری حکوومەتمان کردووە نەخێر لەبەرەوەی ئێمە مڕعاتی و بارودۆخەمان کردووە خۆی ئەگەر بتوێ وەکو مؤسسەی پەرلەمانکەی پەرلەمان ناکرێ مڕعاتی بارودۆخێک بکات پەرلەمانە بە ئیشی خۆی بکات بەڵام لەبەرەوەی بارودۆخی کوردستان بە جۆرێک بووە جۆرێک لە مڕعاتە بۆ لە چاودێریکردنی حکوومەت و وەزیرەکان تازە بوون و حکوومەت زۆر نوێیە خۆتان زان کاروباری حکوومەت وکو پێویست دەستی پێ نەکردووە ئەوی کاک فەرحان باسی کرد لەسەر ئاستی لیژنەکانی ئێمە ئیشیان کردووە لەسەر قەیرانەکان راپۆر ئامادە کراوە بەڵام تۆ لەسەر قەیرانی دارایی بۆ من راپۆر ئامادە کراوە کە پارە نەبێ پەرلەمان ناتوانێم قەیرانە چارەسەر کا و زەخت لە حکوومەت کا لە کاتێکا حکوومەت هیچ پارێکی بەدەستەوە نییە لە هەندێک بابەت کە بابەتی ڕۆژانن پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە هەندێک کار کراوە ڕاستیەکەی بەڵام وەکو ئەوەی کە لە چاوەڕوانی خەڵک بێ باشە ئەگەر ئێمە بابەتی چاودێریەکە تێپەڕێن قسە لەسەر هەیبەتی پەرلەمان بکەین لە بیت سەرەتای خولی چوارەمەوانێ تا ڕادێک دەتوانین بڵین نمونێکی باشی پێشکەش کرد سەرۆکی حکوومەت هات لەگەڵ پەرلەمان کۆبەوە وەزیری سامانە سروشتەکان بانگێش کرا بەشێک لە وەزیرەکانی کە بەڵام لە ئێستا هاتنی ئەوان ئەرکە هاتنی هیچ کەسێک هەیبەت بۆ پەرلەمان ناگەڕێنێتەوە زۆر باشە ئێستا وەزیری سامانە سروشتیەکان لەلایەن لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانەوە بە تەلەفۆن ئاگادار کراوە کە بێتە پەرلەمان بەڵام نەهاتوو لە بریەوە داواکە پەرلەمان بچێت بۆلایەوە پەرلەمانتاران بچنە لایەوە ڕاستەکەی مانای چییە؟ ڕاستیەکەی مناگام لەوەنی ئەو داوای کردبێت کە پەرلەمانتاران بچون بۆ لای بەڵام دیارە گرفتێکە بووە لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان دیارە بە تەلەفۆن بە وەزیریان وتووە ئەویش لە ڕووی کاری پەرلەمانیەوە
گونجاو نییە وەزیر دەتوانێنەیە بە تەلەفۆن داواکاریەکە لیژنەکە ئیدا بە سەرۆکایەتیش لە ڕێگەی پەیوەندی خۆی لەگەڵ حکوومەت ئیدا بە حکوومەت لە ماوەی 3 ڕۆژابێ و وەزیرە ئامادە بێ ئەم پرینسیپە ئەوەی کە شەو من گوێم لێبوو لە لیژنەکە ئەمەیان نەکردووە کامیان نەکردووە ئەو کاتە حەق بە وەزیرە ئەگەر نەچێ بەڵام ئەگەر ئەم عملیە ڕسمی بکەن و وەزیر بڵێ بێ ئەوان بێم بۆ لای ئێمە من پێم وایە ئەوە کارێکی زۆ خراپە و ناشکرێ ئەوەی کە ئێستای بین بەڕاستی زۆرێک لە حساسیت لە بینی حکوومەت و پەرلەمان دروست بووە کە ئومێد دەکەم پەرلەمانتارەکان لیژنەمانیەکان و حکوومەتی هەرێمی کوردستانی ژە و ستافی کە ناو حکوومەتن هەڵدەین و گرژیە بڕەوێنینەوە چکە کاری پەرلەمان لەگەڵ حکوومەت کارێکی پێکەوەییە ناکرێت لەسەر ئەساسی یەکتر بریندارکردن و یەکتر ئیستفزازکردن ئێمە کار بکەین ئەوەی کە دروست بووە ڕاستێکی جۆرێک لە گرژی دروست بووە باشم گرژی لە ئەنجامی چیوە دروست بووە ڕاستێکی لەوانەیە لە ئەم خولە پەرلەمانتارەکان جۆرێک ئەکتیڤتر بن دەستیان بردو بۆ هەندێک بابەت کە لە خولەکانی تر وەکو پێویست دەستی بۆ نەبراوە و بە تایبەتی لەم بارودۆخە و بە تایبەتتریش ئەوەی لیژنەی سامانە سروشتەکان لەگەڵ وەزیری باش ئەمە ناڕەسایی حکوومەت ڕاستێکی لەبەر کارەکە تازەیە ڕەتفعلی تازەی بۆ دروستە بێ من قەنەعاتم وایە وردە هەم وەزیرەکان ڕادێن هەم پەرلەمانی کوردستانی ئەم زۆری چاودێریکردنە ڕادێ و ئەم گرژیا ئەڕەوێتەوە خۆت زانی هەر کارێکی تازە هەر جوڵەیەکی تازە جۆرێک لە حساسیت دروستەکە بەڵام ئەوە کەوێتەوە سەر پەرلەمانتاران چەند هەیبەتی پەرلەمانە پارێزن چۆن مامەڵاکەن و چۆن ئەم حساسیت و گرژیا ئەڕەوێنەوە ئەیکەن بە جۆرێک لە ملمانی لەسەر کارکردن چکە بیرت نەچێ حکوومەتی تەوافقی گرفتی زۆری هەیە ڕاستێکی من لە ئەوڵا زۆر باسمان کرد کە بۆم باردۆخی کوردستان حکوومەتی تەوافقی گرنگە بەڵام حکوومەتی تەوافقی لە هیچ شوێنێکی دنیاوەکو پێویست سەرکەوتو نەبوو چکە حکوومەتی تەوافقی پەرلەمانی تەوافقیشی بۆ دروستە بێ یعنی ئێستا وای لێ هاتووە ئەگەر وەزیرێک لە فراکسیۆنێکی دیاریکراو لە سلیستێکی دیاریکراو لێ پرسیینەوەی لەگەڵ کیا بە دوواداچووی لەسەرکەی لەوانەیە فراکسیۆنەکەشی جۆرێک لە حساسیەتی بۆ دروست بێ کە ئومێد دەکەم ئێمە ئەمە تێپەڕین ڕوحەتی ململانەی سیاسی بخەینە ئەولاوە لەوە تێبگین کە پەرلەمان ئیشی چاودێریکردنە هی هەر وەزیرێک و هیچ هەردا دەستگایەکی جێبەجێکردن پەرلەمان حەقیەتی چۆن چاودێریەکە من بۆ خۆم تێبینی زۆر مو لەسەر قسەی وەزیری سامانە سروشتەکان کە بەڕاستی قسەکانی بەڕێی من جۆرێک پەرلەمانی بچوو کردەوە کە نابایە ئەو مامەڵە بکە و لە حاڵەتێکە جۆرێک لە چۆنەڵی گرفت و کێشەش دروست بێ نابێ ئێمە دەستبەرین ئەوەی هەر ئێمە حکوومەت بچووکەینەوە و کادرەکانی ناو حکوومەت بەبێ بایەخ تەماشاکەی هەم ئەوانە و ڕەتفعلیان هەبێت زۆر باشە ئێمە وڵات کاک فەرحان ئەوەی سەرنج درا پێشتر ئێمە قسەمان لەسەر بابەتی چاودێری کردایە پەرلەمان تا چەند دەستگایەکی چاودێری بووە تا چەند سەرکەوتوو بووە لە بابەتی چاودێری ئەمە نەمەوەیەک نمونە بۆ تۆ بێنمەوانێ وەزیری سامانە سروشتەکان ئاماژە بەوا دات کە نرخی بنزین بە بڕیاری ئەوان نەکراوە بە 800 دینار بەڵکو ئەوە بڕیاری پەرلەمان بووە کە کردوێتی بە 800 دینار ئایا پەرلەمان بەم شێوەیە چاودێری دەسەڵاتی جێبەجێکارەکە؟ بەڵێ وەڵەهی زانی چییە سەرەتایەکەی بەڕاستی ئێمە هەندێک لە برادرانمان لە پەرلەمان بەڕاستی خەریکە هەندێک جار لە ئەرک و کار و ئەوەی خۆمان تێناگەین زۆر جاران خۆمان لە جێی دەسەڵاتی جێبەجێکردندا دەنێن زۆر جاران ئەندام پەرلەمان و ئازانی دەستگایەکی تەنفیزیە وەکو حکومەت دەبی ئەو بچی ئیشەکان بکە کەچی لە کاتێکدا وان نییە پەرلەمان بە دوواداچوونەکە پەرلەمان نوێنەرایەتیەکە پەرلەمان فشار دروست دەکات لەسەر حکوومەت بەڵام بەو شێوە نییە تۆ بچی لە جیاتی وەزیری و نرخدابنێ و ئیدی ئەمە ئیشی پەرلەمان نییە بەڕاستی هەر بە بیدایەتەکەیەوە بەڕاستی بە سەرەتایەکی خراپمان هێناوە بۆیە واش لێ هاتوتەوە ئەو تێنەگەیشتنەش لە نێوان هەردوولادا ڕوویداوە پەرلەمان ئیشی پەرلەمانیە نرخدابنێ لەسەر بنزین گرنگ ئەوەی ئێمە بە حکومەت بانک بکەین لە قەیرانەکە برسینەوە برین ئەم نرخایان ئەم شێوازە بۆ چی وای لێ هاتەوە دەبی لە بەرژەوەندی هاوڵاتیان بی بڕیارێک دەربچی لە بەرژەوەندی هاوڵاتیان بی باشە کاک فەرحان ئەوەی ڕوویدا بەڕاستی زۆر هەڵە بوو هاوڵاتی یەکلا نەبووەوە ینی تۆ پەرلەمانتارێکی پەرلەمانی کوردستانیت ئەمێ هاوڵاتی یەکلا بکەیتەوە لێ ئێمە کە باسمان لەوە کرد پرۆژە استراتیژیەکان پرۆژەوە بەرهێنان وەستاوە ئەمە کێشێک نییە لەبەر ئەزمەیەکی مادی وەستاوە ئەوانەی کە پێویستن بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە بۆ نمونە نرخی بنزین پێویستە بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە وەزیرێک هاتووە پەرلەمان بڕیاری لەوەی ئەوم بڕیارم لێ ناوە ئێستا ئەمێ هاوڵاتی یەکلا بکەیتەوە کێ بڕیاریاوە لەوەی کە نرخ بۆ بنزین دابنێ بۆ شێوەیە
والله پەرلەمان دیاری کردووە نرخە ڕاست دەکا وەزیر بەڕاستی پەرلەمان هەندێک برادەر نرخێکیان پێشنیار کرد بوو بەڕاستی لەوەی بەرزتر بوو لەوەی وەزیر داینابوو ینی بەڕاستی ڕاست دەکا وەزیر لەوە پەرلەمان نرخی دانا و پەرلەمان خۆی هێنا شوێنی دەسەڵاتی جێبەجێکردن ئەوە بۆ ئەمەی لێکەوتەوە کە ئێستا ڕووی داوە بەڵام بەڕاستی تعلیماتەکانی ئەوەی کە لە پەرلەمانیش باسکرا بەو شێوە نەبوو کە وەزیر دواتر هەندێکی جێبەجێیانی نەکردیانی بەو شێوە نەبوو ئەگەر نا لەوە ڕاست دەکاتن بەڵێ ینی ئەم نرخە لەلایەن پەرلەمانەوە دانراوە بەڵێ بەڵێ باشە ئەی بۆ شتەکانی تری ژیانی ڕۆژانەی خەڵک پەرلەمان تەدەخل لەوانە شاکە نرخ بۆ شتی کەشدا ئەنێ دەسەخاتە ئەو شتانی ترەوە کە ضرورن بۆ ژیانی ڕۆژانەی خەڵک تا ئێستا ئەو قەیرانە جدیەی کە ڕوبەرووی خەڵکی بووە بنزینە لە بەرەوەی بنزین کاریگەریەکی ئێجگار زۆری لەسەر ژیانی ڕۆژانەی بەڵێ باشە بەڵام بەرە وەرزی زستانە ڕۆیدانەیە نەوتیش بە هەمان شێوە بێ بە کێشە لە لای خەڵک نەوتیش ینی دابشکردنی نەوتیش بە هەمان شێوە بێ بە کێشە لای خەڵک ڕێگاوبان جارێکە بێ بە کێشە لای خەڵک لەبێ لەنەچێ قەیرانی بنزین و سوتەمەنیشی دێتە سەرێ دوای ئەم نرخی ئێستاش دانراوە ئەو معالەجێ بۆ بنزین دادراوە تەنها بۆ 2 مانگە دوای 2 مانگی تر لەو ڕۆژەی کە وەزیر هاتۆ پەرلەمان ئێمە دووبارە بە دوواداچوونەکەینەوە بۆ ئەوەی بزانین حکومەت دەتوانێت چۆن معالەجەیەکی تر بکات کاک فەرهان هیچ پلانێکتان هەیە بۆ 2 مانگی ئایندا بۆیە دەبێت دوای ئەو 2 مانگە هیچ پلانێکتان هەیە وەکو پەرلەمانی کوردستان کە پێشنیازێک بێت پێشکەشی وەزارەتی سامانە سروشتەکانی بکەن بۆ چارەسەری ئەو کێشەیە پیلان نییە وەزیر بانگ هێشت ئەکرێتەوە وەزیر دەبی تەوزیح بدرێتەوە ئەو 2 مانگی ڕابردوو قەیرانەکە بەو شێوە تێپاندراوە بەو شێوەیە هەیە کە هەبوو ئایا بۆ ئەو دوای 2 مانگە دەبێ وەزیر پیلانی هەبیتن نەک ئێمە پیلانمان هەبێت حکومەت دەبێ پیلانی هەبیتن ئێمە لێ پێچینەوە دەکەین بە وەزیر دەڵێن دوای 2 مانگە بە خەڵکو دوای 2 مانگی تر ئەمە قرارمان بۆ داوە بۆ 2 مانگ دای 2 مانگی تر چ معالەجەیەکی تکرد ئەوە دێتەوە پەرلەمان و لیژنەی وزە و سامانە سروشتیەکان قسە لەگەری دەکەنەوە بزانین دەتوانن چ حلێکی تر لەوەی جیاوازتر لەوەی ئێستا هەیە دابدرێتن بەڵێ زۆر باشە لەگەڵمان بمێنەرەوە کاک فەرهان سپاس دەکەم نوێنەرەکانی خەڵک نرخ بۆ بەنزیندا ئەنێن و گرانێکن و وەزارەت لە بەرامبەر بەرگری لەکە و نرخەکە کەمەکاتەوە بەی شێوەیە گوانیە من نازانم لەگە ڕێزم و کاک فەرحان و قسەی لە چۆ هێناوە کە پەرلەمان نرخی داناوە من ئەندامی پەرلەمانم لەو پەرلەمانە بووم پەرلەمان بە هیچ شێوەیەک نرخی لەسەر بەنزین دانناوە ئەکرێ بڵێ لیژنەی سامانە سروشتەکان لەگەڵ وەزیر دانیشتۆ نرخێکیان داناوە ئەمە بابەتێکە بەڵام پەرلەمانی کوردستان نەبووی هەیە دەنگ بدا لەسەر خۆ پەرلەمان لیژنەی مشتریات نییە ینی ئەم جۆرە قسەی ئەندامانی پەرلەمان بەهیبەتکردنی پەرلەمانە ڕاستیەکەی دەبێت سنووری بۆ جۆری قسەکردن لەسەر پەرلەمانی کوردستان دابنرێ کەەوە ئیش سەرۆکایەتیە چکە لیژنەی سامانە سروشتەکان خۆیان چوون لەگەڵ وەزیر دانیشتون هاتنەوە لە نێو پەرلەمان قسەیان کردو لەگە پەرلەمانتارەکان کە بۆ 2 مانگ لەبەرەوەی وەزیر خۆتان بینیتان لەنێو پەرلەمانی کوردستان قسەی کرد کە گرفتیان هەیە باشە کاک زانەوە وەزیر جەخت لەوە کاتەوە بە 800 دینار کاک ڕێبوار بۆ 2 مانگ تا و قەیرانە تێپەڕێت بەڵێ وەزیر جەخت لەوە کاتۆ کە پەرلەمان ئەم نرخی داناوە ئەو پەرلەمانتارێکی کەشمان لەگەڵای لە شاری هەولێرەوە ڕاستە جەخت لەوە کاتۆ کە لە پەرلەمان دایناوە حکوومەتی قسە لەسەر دانان ناکەین پەرلەمان هیچ پێشنیازێکی بۆ بۆ نرخ نەخێر ینی نوێنەرانی خەڵک خۆیان هاتوون ئەم پەرلەمانتارێک پێشنیازی هەبوو بێ چکە ئەبێ بیرتمان نەچێ لیژنە قەراردا ناکرێ بڵین پەرلەمانی کوردستان پەرلەمانتارێک پێشنیارەکە ناکرێ بڵین پەرلەمانی کوردستان چکە پەرلەمانی کوردستان مۆسسەیەکی گەورەیە نوێنەرەی هەموو ئەحزاب و کۆمەڵانی خەڵکی کوردستانی تایە با پێم بێنە بزان بە چ بەرگێکە خۆ پرۆتۆکۆلی پەرلەمان باشە پەرلەمانتار دەنگ بدا بە نرخانی کە دانرا ئێمە ئەومان بنمونە هێنایە ئەمە وەکو سامپڵێک وەرەگرین لەسەر ئەدای پەرلەمان ئەو نرخانی کە ئێستا لە بازار ڕایە و قسەی لێکرا لە دوای کۆبوونەوەی هاوبەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و وەزیری سامانە سروشتەکان هات ئەو کات قسەمان کرد لەگەڵ لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان ئەوان وتیان لەبەرەوەی قەیرانەکە وایە گرفتێکی گەورە هەیە ڕێکەوتوین لەگەڵ وەزیر لیژنەکە ڕێکەوتو نەک پەرلەمانی کوردستان لیژنێکی پەرلەمانی ڕێکەوتۆ لەگەڵ وەزیر کە بە 800 دینار بێ هەتاکو ئەم قەیرانە چارەسەرە بێ و مەرجە بوو کە کۆبۆن نەمێنێ بەبێ کۆبۆن و بەنزینی ئەهلی نەمێنێ لە هەموو بەنزینخانەکان بە 800 دینار بێ هەتا کۆم قەیرانە تێپەڕێ بۆ 2 مانگ بەڵام وزیری سامانە سروشتەکان هیچ کام لەو شتانی لیژنەکەشی جێبەجێ نەکردووە تەنها ئەوەی جێبەجێ کردو بەنزینی کردو بەرسا تیجارەکەی کردو بە 1250 ئەو تا کۆبۆن ماوە لەبەرەوە
من پێم وایە بەشێک لەو ململانی کە لەنێو پەرلەمانی کوردستان بەداخەوە دروست بوو ململانی سیاسیە ینی من کاتێ ڕەخنا لە وەزیرێکی لایەنێگەگرم فراکسیۆنەکەی دیفاعی لێکە لەی شوێنێکی دنیا نییە پەرلەمان بەرگری لە حکوومەت و لە وەزیرەکانی حکوومەت بکە نمونەی وا لە دنیای دیموکراسی لە هیچ وڵاتێکی دنیا نمونەی وان نییە ئەوەی ئێمە بین لەم خولە پەرلەمانتارەکان هەموو بوون حریسی وەزیرەکانی خۆیان لەناو حکوومەت کە من پێم وایە ئەمە ململانی سیاسی توندی لێ دروست دەبێت بۆیە زۆر گرنگە لەم قۆناغا ئێمە وەکو پەرلەمانی کوردستان هەر وەزیرێک هەر فراکسیۆنێک ململانی سیاسی توندی لێ دروست ئەبێیان دروست بووە دروست بووە ئێستا ئەوەی ئەبینن بەداخەوە سەرۆکی فراکسیۆنەکان یعنی حتا هەندێک جملە و ململانێ دروست بووە لەنێو پەرلەمانی کوردستان کە ترسێ ئەم پەرلەمانە کە ئەبوایە پەرلەمان ببووە ناوەندێک بۆ کۆکردنەوە بۆ تەبایی و یەکڕزی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم پەرلەمانە خەریکا بێتە موسەبیبی ململانێ و شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان کە ئەمە زۆر ترسناک و مەترسیدارە ئەگەر ئێمە وەکو پەرلەمانتار لەنێو پەرلەمانی کوردستان بە مسئولیت مامەڵە نەکەین من زۆر دەمەکەوتومە ئەم پەرلەمانە ئەکرێ شەڕێکی ناوخۆ ململانێکی توندی سیاسی لە هەرێمی کوردستان دروستکە یەمە وڵات کاکزانە کاک فەرحان نوێنەری خەڵک ینی چۆنە بێت بەرگری لە وەزیرێک بکاکە لە ڕووی بۆ چوونی سیاسی و لە خۆی نزیکە ئایا ئەم حاڵەتە لە پەرلەمانی کوردستانە ڕوویاوە هیچ وەزیرێک بانکراوە کە سەر بەلایەنێکی سیاسی بێت و فراکسیۆنەکەی بەرگری لێ بکات لە باتیەوەی بەرگری لە دەنگی ئەو جەماوەرە بکات کە دەنگی پێیاوە سەرەتا مەوێ ڕاستکردنەوە بکەم بۆ قسەکانی کاکزانە جارێ سەرەتا ئەو یەک وەزیرمان بان کردووە کە وەزیری فراکسیۆنەکە سەر بە وەزیرەکە لە سەر بە فراکسیۆنی ئێمەیە ئێمە یەکەم کەس بووینەکە ئیمزامان کۆ کردوتەوە وەزیرمان بان کردووە قسەمان کردووە ڕەخنەمان کردووە زۆرترین قسە و ڕەخنە فراکسیۆنی پەرلەمان برای عەزیز نانە با بزانم بە ناو پەرلەمان باسکەین وەزیری سامانە سروشتەکان کە لە فراکسیۆنی ئێمەیە ئێمە بەرگریمان لێ نەکردووە بانکهێشمان کردووە و ڕەخنەمان لێگرتووە زۆرترین قسە کە لە ناو پەرلەمان کرا بیتر فراکسیۆنی زەرد ئەم قسانەی ڕەخنانەی ئاراستەی وەزیری سامانە سروشتەکان کردووە کە سەر بە ئێمەیە ئێمە بە هیچ شێوەیەک وەکو فراکسیۆن تا ئێستا ئەو یەک وەزیر بانکرا ئەویش ئەومان ڕەچاو نەکردیە و لە باقی فراکسیۆنەکانی تریش بەڕاستی بە وێنەکە بەو شێوە نییە کە هەر فراکسیۆنێک دیفاع لە وەزیری خۆیەکە ئەوە دیتان ئەو حاڵەتە دروست نەبوو بەرامبەر وەزیری سامانە سروشتەکان ئەو قسانی من لێرەش دەیکەمەوە هەموو ئەوانەیە کە ڕەخنەمان گرتووە بەبێ ئەوەی ڕەچاوکردنی لایەنی سیاسی بۆیە پەرلەمان بە هیچ شێوەیەک ئەم خولەکی زۆر باشترە لە هەموو خولەکانی ڕابردوو باشە کاک فەرحان تا چەند ململانی سیاسی لە ئێستاە تا چەند ململانی سیاسی لە ناو پەرلەمانی کوردستان هەیە و تەسیری لە ئەدای پەرلەمان کردووە کاکە من تأثیری لێ نەکردووە پەرلەمان خۆی جێی ململانی سیاسیە کاکە پەرلەمان دەستگایەکی کۆمەڵایەتی نییە پەرلەمان موەسسەیەکی سیاسیە ئەو ململانی سیاسیش هەیە بە تەکید و ئەمە شتێکی عیبەش نییە ئەگەر ململانی سیاسی بی بەڵام با بۆ ڕوون بکەمەوە لەبارەی ئەوەی کە پەرلەمان ئەو قسەی نەکردیا بەڕێز ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکان کە گوتی نرخەکەتان چۆن پێ باشە هەستاد بێتن هەمومان دەنگمان دەبڵێ با هەستاد بیتن چۆن پەرلەمان نرخیدانەوە ئەدی ئەمە نرخدانان نییە چۆن پەرلەمان نرخیدانەوە پەرلەمان نرخیدانە کە ڕۆیشتەوەش وەزیر پەرلەمان تەوەقیعکردنەوە سەد بیتن وەزیر گوتی هەوڵە دەین بکەینە هەستاد چۆنە ئەمە هەمومان پێکەوە گوتمان زۆر باشە با کەس خۆی لێ فڕە نەداتە دەرێ ئێستا مایە هەموو دوکۆمنتەکانمە بۆیە ئەو نرخەی کە ئێستا دانراوە لەبارەش نەمان گوتێ کۆبوون نەمێنی گوتمان با ئەوە نەمێنێت فۆرمی خۆراک نەمێنێتن هەر کەسێک سەنەویەکەی لا بیتن بۆی بکرێتن هەر کەسێک وەرەقەی باجی هەیە بۆ بکرێتن بۆ هەموو ئەوانە بکرێتن بۆیە پەرلەمان ئەم قرارەی داوە لەسەر بەو شێوەیەکی ئێستا هەیە و بۆ دوو مانگیشە دوای دوو مانگی تر دەبی وەزیری سامانە سروشتەکان ڕوونکردنەوە بداتن پلانێک دابڕێژیتەوە بزانین چۆن معالەجەی ئەوە دەکاتەوە چی پێ دەکرێتەوە بەڵام پەرلەمان نەبوویتە جەیەکی کە بتوانیت ئەو وشە قورسانە بینتەوە کە شەڕی ناوخۆ دروستە بێتەوە و نازانم چێ شەڕی ناوخۆ سەردەمی تێپەڕا شەڕی ناوخۆ ئەوە نەمایە بەدەست لایەنێک بێتەوە بتوانیت شەڕی ناوخۆ باشە بەڵام ئەگەر ململانەیەکی سیاسی تند لە ناو پەرلەمانی کوردستانە هەبێ کاک فەرحان تۆش قەنەعەتە وانەیە کامە مەترسیە نەخێر هیچ ململانەیەکی سیاسی با هەبێتن ململانەی سیاسی لە ناو مجتەمع هەیە ئێمە دەین ناو پەرلەمان باشە بەڵام ئاخر جار ململانی سیاسی لەسەر بەرژەوەندیەکانی هاوڵاتی ئەکەوێت لەسەر بەرژەوەندیەکانی ئەو دەنگدەرانە ئەکەوێت کە دەنگی بە هەر یەکێک لە ئێوەیەوە بە جیاوازی بیر و بۆ چوونتانەوە بە گۆڕان و بە یەکێتی و بە پارتی و بە هەموو حەزاب و لایەنەکانی تریش
هاوڵاتی تەحکومەکە بڕیارەدا ئایا ئەم ململانەیە لە بەرژێوەندیویە ئان لەسەر بەرژێوەندیەکانی ئەوە دوجار ئێمە پەرلەمان بۆ چییە سیاست بۆ چیە بۆ ئیمتیساسی بۆ مژینی هەڵمژینی هەموو ئەو ناکۆکیانەی ناو مجتەمع هەیە بینتە لەوێدا خاڵی بکرێتەوە ململانەکان لەوێ بکرێن بە سیاسی بکرێن بە مەدەنی بکرێن بە قسەیەکی زبر یان ڕەخنەیەکی زبر یان قسەیەکی تۆن یان بەیاننامەیەک نابیتە هۆی ئەوەی پەرلەمان بۆ چیە دەبی لە پەرلەمان بکرێت بۆ ئەوەی لە ناو مجتەمعەکە نەکرێتەوە کاکە ئەسلی حکمەتی بوونی پەرلەمان و ململانی سیاسی لە ناو پەرلەمان بۆ ئەوەیە لە ناو مجتەمع هەڵ بگری بهینە ناو پەرلەمان دایبێ یعنی لەوێش کڕ و بێدەنگ و ئەوە بینەوە دووبارە ئێمە هەوڵ دەینەوە ململانێکان بۆ میدیا و بۆ ناوخۆ بگەڕێتەوە نەخێر ململانی سیاسەکان دەبی لە پەرلەمان بی بە شێوەیەکی مەدەنیانە بی بە شێوەیەکی دیموکراتیانە بیتن و بە هیچ شێوەیەک نابێت تەوافق لەسەرەوە نەکرێت ڕەخنە لە مەنەگی لە ڕەخنە لە مەنەگی ئەگەر ئەم تەوافقی پێشا کە پێشتر هەبوو لەبارەی هەموو کەم و کوڕێ خۆمان کردەکرد بۆ ئەوەی ئەو وەزعی دروست دەبوو کاک زۆر سواس کاک فەرحان لەگەڵمان بمێنەرەوە ئەو قسەی کاک فەرحان منطقیە ینی با ململانەکانی سەر شەقام ببرێتەوە پەرلەمانەوە با لێ ململانێ هەبێ و زۆر تەواوە من ئێستا شێڵێم ململانێکردن لەسەر باشکردنی ژیان و گوزەرانی خەڵک ململانێکردن لەسەر باشکردنی ڕەوشی هاوڵاتیان لە نێو پەرلەمانی کوردستان زۆر دروستە بەڵام ململانی پەرلەمانتاران لەسەر بەرژەوەندی تەسکی حیزبی و دیفاعکردنی لە حیزبەکانیان زۆر ترسناکە نمونەیەکم پێ بڵێ لە دنیادا با کاک فەرحان بە من بڵێ کە حیزبەکان لە نێو پەرلەمان دیفاع لە بەرژەوەندی تەسکی حیزبی خۆیانەکەن کە ئەوەی لێرەی بینین ئەوەی لە نێو پەرلەمانی کوردستان دروست بۆ لەماکردوتانە بەدڵنیایی ئەوەی کە هەیە کاتێک کە تۆ کار و کاردانەوە هەیە لە نێو پەرلەمانی کوردستان بە تایبەتی وەی کە لەسەم دۆخە دروست بوو ئەو قسەی کە پەرلەمانتارانی کەن دیفاعکردن لە هەندێک کەم و کوڕی بەسنەوەی بە حیزبەکەی خۆتەوە و وا هەستکەی هەر گلەی و گازندەیەک لە هەر شەڕگەیەک بکرێ قسەوتنە بە حیزبەکەی خۆت و بێ دیفاعی لێ بکەیت و بێ هەڕەشە بکەیت و بڵێ من واکەم و من وا ئەڵێم و من ئەمەم لە بەردەستە من پێم وایە ئەوە بۆ خۆی لە کاری پەرلەمانی تێپەڕیوە ئەوەی کاک فەرحانێ لێ ڕاستە لە پەرلەمانی دنیا ململانی سیاسی ململانی هەیە لەسەرەوەی کام حیزب بتوانێت خزمەتی کۆمەڵانی خەڵکا کام حیزب بتوانێت پرۆژەی باش بەرێتە نێو پەرلەمانی کوردستان کام حیزب بتوانێت ژیانی هاوڵاتیانی وڵاتەکەی خۆی باشکە کام حیزب بتوانێت خاکی سنووری وڵاتەکەی خۆی باشە کاک زانا بەڵام ئەگەر ینی ئەم حاڵەتە ڕوویابێ لە هەمووتان ڕوویاوە ینی پارتی هەمان شتی کردووە یەکێتی هەمان شتی کردووە گۆڕان هەمان شتی کردووە من دیفاع لە فراکسیۆنەکەم ناکەم من قسە لەسەر یەکێتی و پارتی و گۆڕانومانە ناکەم من قسە لەسەر پەرلەمانەکەم پەرلەمان هەمومانی تایین قسە لەسەر فراکسیۆنەکانی پەرلەمانەکەم بە تەحدیدی قسە لەسەر فراکسیۆنێک نییە و قسە لەسەر وەزیرێکیش نەبووی کاک فەرحان باسێکە من باسی دەرەوەکەم ئێستا لە دەرەوە ئەگە دیقەت بێی حتا سی میدیاکە سەیری پێگەی ئینتەرنێت کە بزانە پەرلەمانتارەکان کاتێک ڕەخنە لە وەزیرێکی حیزبەکان نەگرێت چۆن دیفاعیان لێ کردووە خۆما بینن لە دانیشتەکانی خۆمانە پەرلەمانتار هەیە بۆتە حەریسی وەزیرەکەی مبڕینی بۆێنێتەوە من خۆم لەگەڵ پەرلەمانتار چوون بۆ لای وەزیر لەوێ دیفاعی لە وەزیرەکە کردووە لە بەرچاوی ئێمە لەبەر ئەوەی کە هەیە ڕاستە سەرەتایە بەشێکی پەیوەندی بەکاری پەرلەمانی و ئەم ستافێکی تازەن بەڵام ناشکرێ ئەمانە تێپەڕێ و ئێمە بەڕاستی بێخەم بین لی قسەی منەوەیە پەرلەمانی کوردستان ناوەندێکی گرنگە کابێ بارکەکەی خۆی هەستێ ئەوەی کە لەم سێ مانگە ڕوویداوە دەستکەوتی باش بووە ئەم پەرلەمانە وەکو باسم کرد پەرلەمانێکی تاڕادەیە گەکتیڤ بووە بەڵام لەم بارودۆخام نییە پەرلەمانی کوردستانە بواە وەفدی هەبوایە ئەم وەفدانە پەرلەماناتی دنیایان ببینایە پشتیوانیان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بینایەوەکوی چۆن سەرۆکایەتی هەرێم کردی ئەبۆیە پەرلەمانیش بە مەرکەزتایە کاڵ نەستاوە ئەمە جێگەی ڕەخنەیە باشە سوچەکە لە کێ لە کۆی پەرلەمانی کوردستانە لە هەموو فراکسیۆنەکانە بە دڵنیایی سەرۆکایەتی زۆرترین بەشی لەم گلەیانە بەرەکەوێ کە لیژنەیەکەیە ناوی لیژنەی پەیوەندی و ڕەوەندی کوردیە ئەم لیژنەی تا ئەسا سەرۆکایەتی بۆ دیاری نەکراوە کە وایە لەم قەیرانە ئێمە داوامان کرد بۆی دیاری بکرایە و ئەم لیژنەیە لەگەڵ وەفدی پەرلەمانی بچوونە ئێمە خۆتان نزان مەترسیەکە زۆر گەورەیە یعنی داعش هێزێک نییە هێزێک نییە هاتبێ دوو تەقینەوە بکاو بگەڕێتەوە هێزێکە هاتوو ئێوە بمێنێتەوە هێزێکە قایمقامی داناوە محافزی داناوە ڕقمی ئۆتۆمبیلی داناوە جوازی دروست کردووە حەچی ئەو شتانی کە بۆ دەوڵەتداری گرنگن کردوێت یانی ئەم هێزە ئێوە بمێنێتەوە هێزێکی چەکداری ترسناک ئێم هێزە تۆ پێویستت بە پشتیوانی نێودەوڵەتی هەیە بۆ ئەم پەرلەمانە ڕۆڵی بینە بیتوانێت لەگەڵ پەرلەمانەتی دەرەوە وەفدی بناردای ببینێ ئەمەی نەکردووە کە ئەمە بەخۆی جێگەی گلەییە بەڵام لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی لۆکاڵ پەرلەمان بارکەکانی خۆستاوە لیژنەکانی گەڕاون سەرۆکایەتی چۆتە هەندێک شەڕگە و بەسەری کردوونەتەوە بەڵام تموح و چاوەڕوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەم پەرلەمانە یەجگار زۆرە کە گرنگە هەمومان
وەکو ئەندامی پەرلەمان هەز بەو بەرپرسیارەتە گەورەی بکەین کە لەسەر شانمانە بەو جۆرەش مامەڵە بکەین نەبینە هۆی پشڕاندنی من ئەوەی دیقەتێ مەکتەبی سیاسی حیزبەکان شەڕیان نییە ئەوەی کە هەیە پەرلەمانتارەکان شەڕی حیزبیەکەن و ململانی توندی حیزبەکەن من ئەمە لە کاک فەرحانە پرسم لەکوێی دنیا هەیە حیزبەکان لەسەر ئاستی مەکتەبی سیاسی حیزبەکان سوپاسی یەکتری ئەکرێ پەرلەمانتارەکان بەربوونەتە جان یەکتری و شەڕی حیزبی زۆر تەسکەکەن زۆر باش دەست خۆش کاک فەرحان ئەوە کاکزاناوە پرسیارەی کرد کەوتی لەکوێی دنیا هەبووە حیزبەکان سوپاسی یەکتریەکەن و پەرلەمانتارەکان بەڵام پێشەوە ینی هێنانی هەندێک کێشەی ناو پەرلەمان هەندێک ململانی سیاسی ناو پەرلەمان بۆ سەر میدیاکان لێدوانی تۆند قسەکردن لەسەر خستنە ڕووی باڵگا ئەمانە بەز نییە بۆی کە ئەو مەترسی کاکزانا باسی کرد ئێمەش بۆ مەترسی بزانین بەڵێ نا ئێمە بەڕاستی لە زۆرتر ڕەنگە لە ئەرک و کاری پەرلەمانتێن لە هەموو دنیا ململانی حیزبی لە ناو پەرلەمان هەیە پەرلەمانە ساحەی یەکلاکردنەوەی ململانی سیاسیەکانە هیوادارین کوردستانی شوای لێ بێت یەکلاکردنەوەی ململانێ سیاسیەکان حیزبایەتی هەمووی لە ناو پەرلەمان بێ خۆزیە هەمووی لە ناو پەرلەمان بێ نەگوازرێتەوە بۆ ناو شەقام و نەگوازرێتەوە بۆ شوێنە دامەزراوەکانی تری حکومەت بۆ لە پەرلەمان وەکو لە سەرەتاوەش باسە کردم بە پەرلەمان دەتوانن قسە بێک بگڵێن ڕەخنە بێک بگڵێن بۆ کەس لێک بدەن بەڕاستی ئەمە لە هەموو پەرلەماناتی دنیا هەیە بەڕاستی ئێمە نوێی لە کاری پەرلەمان ئەوەی ئێمە لە هەموو دنیا وا بووە لە تورکیا کاتێک کە میزانیەیەکی لە میزانیەک دێتە پێش موازنە دێتە پێش پەرلەمان لەبەر ئەوەی سەرۆکی حکومەت ئەو میزانیە تەقدیم کردووە ئەگەر ئەو میزانیە تێنەپەڕی سەرۆکی حکومەت ئیستیقالەی داوە لە زۆر شوێنی دنیادا وا بووە پەرلەمان ئەسلەن جێی ململانەیەکی درستی سیاسیە بە هیچ شێوەیەک نا خەتەرە نا هیچیشی تایە بە قسە پێگوتن بەیاننامە لەسەر یەک دەرکردن ئەمە ئەوەیە بەڵام گرنگەوە خەڵکی ئێمەش تێبگا کە ململانی سیاسی لە پەرلەمان دروستە ئەمە شێوازێکی دروستە ئەوەی دیکە غەڵەتە بەعکسەوە دەبێ مەکتەب سیاسیەکان هادی بن حەزبەکان هەموو هادی بن عسکەرە سەرباز هەمووی هادی بێ هەمووی سەیری ئەو منبەرە بکاتن تەماشای ئەدای بکاتن بزانی کێ بە شێوەیەکی سنگفراوان و دیموکراتیەتەوە و ڕەخنە ئەگرین و ڕۆژی پاشتریش لەکن یەکدا ئەنیشینەوە دەبێ ئەمام کلتورە فێر بین ئێمە کێشەی کلتوری پێکە ململانی سیاسیمان نییە ئەگەرنا هەموو پەرلەماناتی دنیا فراکسیۆنەکان قسە بەیەک دەڵێن لەسەر پرۆژەی خۆیان دیفاعەکان لەسەر دەنگدەرەکانیان خۆیان لەسەر هەوادارەکانی خۆیان قسە ئەکەن ئەمانە زۆر ئاساینە بەڵام ئێمە ئەو کلتورەمان نییە کێشەکە ئێوەیە تێگەیشتنەکەمان پێمان وایە ئەگەر سبێ من ڕەخنەیەک لە فراکسیۆنی مولمونە سەوز بگرن یان نیلی بگرم ئیدی دنیا خراپ بوو کاکە کەعبەکەش نابێ ڕەخنە لە من بگرە و ڕەخنەش لەوی دیکە بگرە و بەیاننامەم لەسەر دەرکە و بەیاننامە لەسەر دەرەکەم و سبێنێ ئەمانە دەبی بە تەبیعی وەربگیرێ زۆر بە سروشتیەوە گرنگ ئەوەیە ئێمە شارعی خۆمان شەقامی خۆمان ڕابینین لەسەر ئەوە کە ئێمە لە پەرلەمان ڕەخنە لێک دەگرین بەڵام پێکەوە کار دەکەین و پێویستیشە ڕەخنە لێک بگرین و پێویستیشە ئەو ململانی سیاسیە بەردەوامیش بیتن بۆ ئەوەی حراکی اجتماعی بەردەوام بێتن بۆ ئەوەی تەتەوری مجتەمع ڕانەوەستێتن مجتەمع پێشە هەموو کەسێک گلەی لەوە دەکرد پەرلەمانی کوردستان پارتی وێکیتی بە 50-50 بەیان بەڕێوە دەبر بەڕاستی مجتەمع جامد ببوو وای لێ کرد کە ئیدیکە ئەو وەزعە کۆمەلگا خۆی تەحملی وەزعی 50-50 و ئەو تەوافقی استراتیجیەی نەکرد خۆ حزبەکان نەبوون پارتی وێکیتی سوور بوون لەسەرەوەی کە ئەو تەوافقە بمێنێتەوە بەڵام دوجار حێراکی اجتماعی تەتەوری مێژوو ئەوانە وایان نەکرد چی دیکە بەو شێوازە لە ئیدارەدانی ململانی مجتمع لە مجتمعی کوردی و ئیدارەدانی پێویست نییە ئەمە کێ وای کردو ئەو مەرحەلەی تێپەڕینن ئەوە کۆمەلگا خۆیەتی بۆیە مێژوو لەسەر ئێمە ناوەستی کاکە بەڵێ باشە کاک فەرحان سوپاس لەگەڵمان بمێنەرەوە کاکزانە پێمایە بیرکردنەوەکی زۆر سەکەیکە بەڵێ لە نێو پەرلەمانی کوردستانی ئێمە دیفاع لە بەرژەوەندی تەسکی حیزبی خۆمان بکەین و لەسەر بەرژەوەندی هاوڵاتیان تەوافق بکەین وەکوی باسی کرد بەڵێ بۆ زەمەش ئاماژەی بۆ نییە کە دیفاع لە بەرژەوەندی حیزبی خۆتان بکەن وتی با ململانی سیاسی هەبێ بەڵام ململانی سیاسی لەسەر چی لەسەر بەرژەوەندی هاوڵاتیان پەرلەمانە لەسەر بەرژەوەندی هاوڵاتیان تەوافقی کردو کە نرخی بەنزیم کا بە 100 دینار ئەو لە پەرلەمان قەراری داوە پەرلەمان لەسەر بەرژەوەندی هاوڵاتیان تەوافق کا ململانی نەکا بەنزین کا بە 100 دینار بەڵام لەسەر ململانی تەسکی حیزبی کە دروست بۆ خۆتان نزانن سەر چی دروست بووە لەسەر بەرژەوەندی هاوڵاتیان دروست نەبووە ڕاستیەکەی ئەو ململانی کە لە ماخیلە دروست بووە کاک فەرحان پێم بڵێ بزانم لەسەر چی دروست باشە بۆ تۆ پێمان بڵێ لەسەر چی دروست بووە ینی بۆ پەرلەمان لە بەرژەوەندی هاوڵاتی دوور کەوتۆتەوە ڕاستێکی لەبەرەوەی وتم ئەرکەکە ڕۆڵی پەرلەمان زۆر لەم بارودۆخەی کە لە هەرمی کوردستاناتە پێشەوە بە هەند وەرنەگیرا
ئەوەی کە کرا پەرلەمانتاران خۆیان کرد و بە ئەمری واقع لە بەسەرکردنەوەی شەڕگەکان ئامادەکردنی راپۆرت لە ترسناکی و بارودۆخە ئێمە لە ناو پەرلەمانی کوردستان کاتێک کە داعش هات ئێمە داوامان کرد کەمە هێزێکی ترسناکە من لە کاک فەرحانە پرسم هەندێک کێسە بوون ئەسڵەن ڕازی نەبوون نێو پەرلەمانی کوردستان ناوی داعش بێ ئەسڵەن ڕازی نەبوون داعش وەکو گروپی تیرۆریستی بناستێنرێ ئەگەر سەی بەیاننامەکانی سەرۆکایەتی پەرلەمانکەن لەو سەرەتایانە بزانم بە دێ ڕێک باسی کردو کە ئەمانە گروپی تۆنڕەوی تیرۆریستی لەبەرەوە ئەمە جۆرێک لە ململانی حیزبی دروست کرد ئەو کادڕەخنەی زۆر هەبوو لە فراکسیۆنەکەی ئێمە کە ئێمە ئەمانەوێ کوردستان تووشی ئاژاوە بکەین ئەم هێزە هاتوون بوون تە دراوسێمان هێزێکی مسالمن کێشەیان نییە لەگەڵ هەرێمی کوردستان نابێ پەرلەمانی کوردستان قسە لەسەر هێزە بکە خۆمانە بە دۆکۆمنت ماوە بەیاننامەکان ماوە بڕۆن بیبینن ئێمە ئەو کات قەناعەت ماوا بوو کە هێزێکی ترسناکن هەر خۆم راپۆرتێکم نووسی بوو وەکوتا لە نێو پەرلەمانی کوردستان خوێنمەوە ئەو کات ئاماژەم پێکرد بوو کە ئەم هێزە کاتێک خۆیان قایم کرد یەکەم شوێن کێشی وێنن هەرێمی کوردستانە ئەو کاتە ئەمانە بە نادیدە وەرچیرا زۆر کەم ماوە کە لە شنگال بارودۆخەکە ڕوویدا ئێمە قسەمان لەسەر کرد ئەو برادرانەوەیان تەسەوەر کرد ئێمە قسە لەسەر هێزێکی سیاسی دیاریکراوەکەین لە کاتێکە ئێمە قسەمان لەسەر کۆمەڵی فەرماندەی سەربازی هەیە کە سەر بە وەزارەتی پێشمەرگەن ئەمانە گرفتێکیان خوڵقاندووە کابێ لێیان پرسیتەوە زۆر باش ئەمە ململانی لێ پرسیینەوەکە دەستی پێ کردووە کاک فەرحان کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی ئەڕوات ئەتوانم تەنها 30 سانیە و بدەمێ ئەگەر شتێکت ماوە لەمەوەی 30 سانیات کای فەرموو بەڵێ وڵی ئەوەی باوە بڵێن ئێمە کاری زۆرمان لە پێشە لە کە پرۆژه یاسای گرنگمان لە پێشە بۆ خزمەتی هاوڵاتیانی کوردستان هەر لە خزمەتکردنی پێشمەرگە پەککەوتەکان بیمەی تەندروستی بیمەی کۆمەڵایەتی بەرنامەی سوسیال بۆ خەڵکی دیکە ئەمانە هەموو پرۆژە و کاری گرنگن لە ئەجندای پەرلەماندانە و لە ماوەی داهاتوو کاری لەسەر دەکەین ئەگەر هاتوو ژینگە سیاسیەکە بە شێوەیەکی تر ئارام بۆەوە بودجە و میزانیەی حکوومەت بگەڕایەوە حکوومەتی عێراق حکوومەتێکی نوێ پێکات شەڕەکەتی ڕاستەقینە لە حکوومەت هەبووە ئەمە هەموو ئەو کار و پرۆژانەیەکی ئێمە کاری لەسەر دەکەین خزمەتی هاوڵاتیانی کوردستان زۆر سپاس بۆ فەرحان جەوهەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بمبورەکە پێم بڕێت لە بەرەوەی کاتم زۆر کەم بەدەستەوە کاک زانە تەنها 20 خولەکە توانم 20 سانیا توانم کاتێ بەفەرمۆ گەشتەکەی زۆر بەخێرایی دیدی ئێمە ئۆگیکەتی نیشتمانی کوردستان ئەو پەرلەمانە پەرلەمانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست بووە هەموو هێز و توانە و قودرەتی ئێمە بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەم بارودۆخە بە تایبەتی پێشمەرگە و کەسوکارەکانیان پێویستیان باوکاری هەیە وەختی ململانی توندی سیاسی نییە وەختی خزمەتکردن و دەستکردنە زۆر سپاس دەکەم سپاس بۆ هەردوو میوانە بەڕێزەکەم زانە عەبدوڕەحمان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان و هەروەها بەڕێز فەرحان جەوهەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان خۆشەویستان تا بێگەشتنەوەیەکی ترمان ئێوەش هەڵە خۆشیابن.